ئێمە ئەبێ بەڕاستێرۆک و باسی ئەوم کرد کە دەسەڵاتێکە هەیە سەرکوتا، دەسەڵاتێکە هەیە نان بڕە، دەسەڵاتێکە هەیە بینەقا بەتەواتی دەستی ناوتە بینەقاقای خەڵک. ئەمە بۆ ژنان پێویستیمان بە ڕێکخراوێکی سیاسیە، واتە ڕێکخراوێک سیاسیە دیفاع لە مافەکانی ژنان بکە، بە هەموو شێوەیەک هەوڵ بین ژن لەو مەئزەقە، ژن لەو ژێردەستەییە، ژن لە ژن کوشتن بپارێزین کە هەتا ئێستا ئێمە لە هەرێمێکداین هەر لەم مانگەیە ئەگەر ژن کوشتنی ژنە بوو بێت چەنەها خەڵک خۆی کوشتووە، کچ خۆی کوشتووە، کە هەمووی بیرەکاتەوانێ کە لێ ئەسێکە ئەژی کە ژیانی لەوانێ ڕۆژێ لە ڕۆژان مجرد لە خەتەرایە تااقەتی ژیانی نەمێنێ دەستبەرداری ژیانە بێ. بۆیە ئەبێ ئێمە بە هەموو شێوەیە 8 مارس لە 8 مارسە ئێمە داوای ئازادی ژنان بکەین، داوای یەکسانی هەمەلایەنەی ژن و پیاو بکەین، هەموو مافەکانی ژنان بێتە دی.